ساڵۆ 1924 ڕۆژیارینێ هەرمانە سیاسیەکاوێژ بە رەمەزنای یەکێتی لاوان و دیموکرات و کوردستان و ئێرانی جەشار و ورمێنە دەستپەنە کرد. جە ساڵۆ 1925 ڕۆژیاری کۆمار و کوردستانی جەمەهاباد نەوڕا هەرپۆکەی دوکتر قاسملو پێدرێژەدای بەوانای لواپێ تارانی و جە ساڵۆ 1927 لواپێ پاریسی پایتەخت و وڵات و فەڕەنسەی هەر چاوەختەنە جە دانشگا و تارانینە جە ساڵۆ 1927 ڕۆژیاری تەقە شاکرد شاو ئێرانی و هەکەبێ هۆیت لێنەشەیە ئازادی دیموکراتیەکە جەسەرانسەر و ئێرانینێ هەر بۆنەوە ئیمەسەلێوە دانیشتجۆ ئێرانیەکە ڕەنیشتێەوە گۆڕەشە هەر پاریس نەڕێگوست هەکرد لێ ئێرەنیشتەکەینە دوکتر قاسملو دش بەشای باسیەوە تنش پێشکەش کرد و دماتر دانیشتجۆکە نامێ و ناڕەزاتی شەکیاست پێ حەمەڕەزا شای قسەکێ دوکتر قاسملووی بیبە بەعیس و فشار و باڵێز و ئێرانی جە پاریسنە پەیسەر و حکوومەتیە هەرپۆکەی دوکتر قاسملو ناچاری پاریسش جیاست و پێسە و یوەمین بورسیە و ئێرانی نێودوڵەتی خوێندکاران لواپەی شار و پراگی پایتەخت و چیکۆسلۆڤاکی چاماوەنەکە جە فەڕەنسەی بێ بە یاردی چەند دانیشتجوێ کوردێ ئەنجومەن و خوێندکارە کوردیشە جە ئەوروپانە ئەرەمەزنە گێڵاوپەی ئێرانی و وڕاو دوڵەت و موسەدیقی جە ساڵ و 1930 جە سەردەم و حکوومەت و موسەدیقی دوکتر قاسملو دمەوانەیە هەکە جە زانینگە و پراگینێ تاواژ لیسانس و زانستە کۆمەڵایەتیە سیاسیەکە گێرە و گێڵاوپەی ئێرانی چاوەختەنە بین و حزب دموکرات و حزب تودە و ئێرانی هەمبەشیەوە تەشکیلاتی بێ دوکتر قاسملو دماو 6 مانگا چالاکی جەتارانێنێ گێڵاوە مەهابات و بەرپرسیارەتی حزبیش گردووێ دماو کودەتا و 28 و گەلاوێژ و ساڵ و 1930 ڕۆژیاری بە ناچاری تارانە ناو کوردستانەنێ خەبات و نهێنی وێش دەستپەنە کرد چاماوەنێ دوکتر قاسملو سەرپەرست و ڕۆزنامە و کوردستانیش گردووێ هەکە ئاوەختە زوان حاڵ و ئۆرگان و کومیتە ناوەندی بێ و کومیتە و سەرانسەری بۆ نەو چالاکی حزبی دموکراتی بە سەرپەرشتی وێش مەرزنارێ جە ساڵ و 1930 دمای سەرکۆتە و شۆڕش و عێراقی و ترۆقی بزافونەتەوە پەرستی جەپانیشت و کوردستانینە چەنی چەند ئەندامە و حزبی هۆڵەشادا عێراقەنە ڕێکخرا و کاری حزبی جەوەرکۆتە و کوردستانینە ژیو ناوە ساڵ و 1940 ڕۆژیاری دوکتر قاسملو جە زانستگە و پراگینە پلەوە دکتۆرا و ڕشتە و زانست و ئابووریش گرت و تا ساڵ و 1940 چا زانستگەنە دەرز و ئابووری سەرمایە و ئابووری سۆسیالیستیش واتۆ چی سەردەمەنە دوکتر قاسملو چەند پەرتوو کێشسەر و گرفت و ئابووری کۆمەڵایەتی و سیاسی نووسێنێ و هەکە ئەژناسیاتەرینشە کۆپەڕ و کوردستان و کوردیە نوویستە و کوردستان و کوردی بە زوان و چێکی نیسیان هەتا ئیسە بە زوانەکە و ئینگلیسی سلۆڤاکی لەهستانی عەرەبی فارسی و کوردی هورگێڵانۆ چەند پەخشێش بە زوان و فەڕەنسەیی چاپ و وڵاوکریانۆ دوکتر قاسملو بە تەمامی زوانەکە و کوردی فارسی تورکی و عەرەبی و فەڕەنسەوی و ئینگلیسی و چێکی و ڕووسی زانێ تا حەنێوە ئاشنایش بێن سەر و زوانەکە و ئاڵمانی و ئیسلامی ساڵ و 1349 ڕۆژیاری کە دما وڵاوکردەوە 11 مارسی و ڕێکەوتی و ڕێبەرەکە و پانیشت و کوردستانی و دەوڵەت و عێراقی دەرەتان و هەرمانەی سیاسی جەوەرکۆتە و کوردستانینە زیاتر بی بە یاوەری چەند ئەندامی و حزبی بەرپرسیارەتی ژیوناوە ڕێکخراوەکە و حزب دموکراتیش گرت ئەستۆ و جە کۆنفرانس و یەری و حزب و ساڵ و 1350 ڕۆژیاری لواڕاوە دوکتر قاسملو پێسە و ئەندام و کومیتە ناوەندی هۆرچنیە و دماتەر بە دەنگ و گرد و کۆنگرەی پێسە سکرتێر و حزبی هۆرچنیە هەمڕای تێکۆشەر مامۆستا و ڕێبەر دوکتر قاسملو جە ڕێکەوت و 22 کۆپەڕ و ساڵ و 1968 جە کاتێوە هەکەپەی چارەسەر و ئاشتیانە و مەسەلەی کوردی چەنی چن کەسێ جەنوێنەراو ڕژیم و ئیسلامی ئێرانی جێویەنە نارەنیشتەی کەرێ چەنی هەمڕای تێکۆشەری کاک عەبدوڵڵا قادری ئازەری ئەندام و کومیتە ناوەندی حزبی بەدەست و نوێنەراو ڕژیم و ئیسلامی شەهید کریەن چی تیرۆرە ناجوان مرانەنە دوکتر فازڵ ڕەسوڵ کورد و پانیشت و کوردستانی و مامۆسا و زانکۆی جەڤیەنەنە بەدەست و تیرۆریستەکە شەهید کریا